سێ ساڵ نابێ باڕ ناکە سێ ساڵێ وەڵام کەوتنە ئەو نەبوونی سیولە و ئەزمەی پارە و پارەنی و پارموچە دابینکەن و لی ببڕین و کەوتە ناو ئاڵنگارێنامە هەموو ساڵێک پێشوەختە هەموو ئەو ئەرکانێک سەر وەزارەتی خوێندنی باڵا بۆ دابینکردنی دەرماڵەکانیان بڕیارەکانیان لە ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە بۆمان دەنێنێ و ئیمزای دەکەنانی پەسەندی دەکەن دوای دێتە لای ئێمە دێنین بۆ خەزیانەکان لەگەڵ وەزارەتی مالیە لە کار دەنێنێ ئەو ئیشکالی کەوری ئیشکالی خەزیانەکانە ئیشکالی قەرار و قانون و بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی مالیە و جۆرەشتانە نییە هەموو شتانە کراون کە بیان دەنێ بەڵام کە لە شوێنێک سێ شەر وایە ماوەی ڕابردوو دەیان لە سلێمانی وەردەگیرێ بەڵام لە زانکۆی مەسەن دهۆک وەرناگیرێ هەموو ئەوانە کە ئیسیفسارمان کردو بۆ دادشومان بۆ دەکردن کێشەی سیویلە بوو لە خەزیانەیەکی تایبەت نەکەوەی کە حکوومەت پاشگەز بووبێتە لە بڕیاری دەرماڵە یان پشتیوانی هاوکاری ئەوەی کە پێمان دەکرێت بیکەین بۆ خەڵکی وڵاتی خۆمان و کوردستان ئاوادان بێ و حکوومەتەکەی پایدار بێ و خەڵکی دڵخۆش بێ و استقرار هەبێ و پارە هەبێ و موچە هەبێ و موچەکە هەبێ و پارەکە هەبێ ئەسڵەوەی بدرێ بە خەڵکی کوردستان بیکەنە خزمەت و پرۆژە و ئاوادانکردنەوەی وڵاتەکەی خۆمان وەرنا بودجێ گشتی عێراقەوەی تر پرسی دامەزراندنەکانی بەتایبەتی یەکەمەکان و خاوەنی بڕوانامە باڵەکان و ئەوانەشی شەڵا لەوێ چارەسەر بکرێ ومێدم وایە پێشتر چارەسەر بکرێ لەم چەند مانگەی کە هەیە بەڵام خۆی کە کاتی خۆی تەعجیل کرا ئەو ئومێدان دابێ وتیان ئەمە هەرچیەکشێکگە نشکرێت 2026 کە بودجێت تەخسیس دەکرێت ئەمانە استحقاقیان دەبێت دابمەزێ ئێمەش لە وەزارەتی خوێندنی باڵا لیستی ناوەکانیمان کردووە ئەوەندی کە ئاگادار بم حکوومەت هەرێمی کوردستان ئیشکالی نییە لە دابینکردنی 120 میلیارد دینارەکە ئێستش پێم وایە ئامادار کراوە دەکەن جهەتی سەرچاوی تایبەتەوە کە بەمەگەشت هیچ کێشێک نیە و پارەکە ئامادەیە.